زۆرن ئەو خانمانەی کە لە بەهرەیەک زیاتریان هەیە. ڕووبار خالید یەکێک لەو خانمانەیە. من و ڕووبار گفتوگویەکی هاوڕێیانەمان ساز کرد، پێکەوە لە شوێنێک دانیشتین لەبارەی زۆر بابەتەوە گفتوگۆمان ساز کرد. پێم خۆشە ئێوەش بینەری ئەو گفتوگویە بن. خانمێکی ڕۆح سووک میوانمە، ئەکتەری دیاری سینەما و شانە و درامایە، جگەلەوەی کە پیرۆزترین ئەرکی هەیە کە دایکایەتیە، جارجارەش کاری ڕۆژنامە نووسیەکە. ئەو خانمەش ڕووبار خالیدە. ڕووبارگیان بەخێربێی؟ زۆر باشی، یاخۆ بەخێربێی. خۆشحاڵم جارێکی تر ئەتبینمەوە لە نزیکەوە بتوانین گفتوگویەک بکەین دەربارەی ژیانی تۆ و بەرهەمەکانت و ڕابردووت، ئێستات و داهاتوش. بەخێر هاتی. زۆر سپاس دەکەم، دەستخۆشی لێکم بۆ بەرنامە جوانەکەت. هەمیشە پاڵپشتی هونەرمەندان بوویت و کاری جوانە کردو بۆ هونەرمەندان و گرنگ بۆ بەلاتەوە ئیشەکان جێگەی دەستخۆشیە. سپاس دەکەم. ئاخر جار کە یەکتریمان بینی، هەر لێرە یەکتریمان بینی، بەڵام لە حەوشەکە ئەو کاتە ئۆپنینی فیلمی شین بوو. ئەو ئەزمونە چۆن هات؟ هەرچەنە ئێستا ئەگەڕێمەوە بۆ پێشتری ڕووبار ئەحمەدیش، بەڵام حەزەکەم لەو ئەخیر جارەوە دەست پێ بکەین کە یەکتریمان تیابینی. ئەو ئەزمونە ئەخیر ئەزمونی تۆ بوو، پێم وابێ لە نێوانی ئەو ئیشانەی کە لەم ساڵا کردوتە ئەوە ئەچێتە ناوەڕاستەوە با بڵێین. بەڵایە فیلمی شین یەکێکە لەو فیلمانەی کە زۆر دڵخۆشم ئیشم تیا کردووە. یەکێک بۆ لەو ئیشانەی کە شانازی پێواکەم کردومە. فیلمیشین کۆتا ئیشم نەبوو، لە دوای فیلمیشین ڕاستە و خۆ چوومەنەوە پرۆژەیەکی ترەوە درامای ئادیابین بوو. کۆتا ئیشم درامای ئادیابین بوو. کۆتا ئیشت درامای ئادیابین بوو. زۆر باشە، با بتگەڕێنمەوە بۆ سەرەتای دەستپێکردنت یان بۆ مناڵیشت. ڕووبار لەکوێ لەدایک بووە، کەی لەدایک بووە، کەی دەستی یاوەتە کاری هونەری، کەی هەستی کردووەکە بەهرەیەکی هەیە، حەزێکی هونەری هەیە؟ من لە 1989 لەدایک بووم. من مشکلەم نییە. لە 89 لەدایک بووم، هەر لە شاری سلێمانی لەدایک بووم. بە مناڵی ئیشم کردووە لە ڕۆژی جیهانی مناڵان، لە ڕۆژی 8 مارس وەختی خۆی دایکم لە کۆمەڵی ئافرەتانی حیزبی شوێعی بوو. ساڵانە لەو یادانەیە چالاکیان هەبوو. وەکو ئەکتەر ئیشم کردو بە زۆر مناڵ بوو، یعنی نەبێ بۆ قسە تەقلیدیەکاڵێ لە مناڵیەوە حەزم لێ بوو، نە ئەوە نەبووە. بە مناڵی ئیشم کردووە، بەڵام زۆر وەستام. لە دوای ئەوە لە ساڵی 2010 یەکەم ئیشم لەگەڵ کۆڕی شانۆی بابوو، لەگەڵ ئەوانە دەستم پێ کردەوە. ساڵی 2010 خۆی هەر لە مناڵیە هەمومان حەز و خولیایەکمان هەیە، هەمومان لە مناڵیە حەزەکەین ببین بە بێژەر، ببین بە ئەکتەری سینەما، ببین بە نووسەر، ببین ئیتر وردە وردە کە گەورە ئەبین و ئەچینە ناو ژیانەوە و ژیان بەرە و زۆر با بڵین وێزگەی جۆرا و جۆرمانەبات، هەنێ جار بیرمانەکەوێتەوە. زۆر جارەڵێم من بۆ نموناڵم من هەمان حەز و ئارەزووی مناڵیم ئێستا بەدیم هێناوە، توانیومە. جا تۆش توانیوتە تۆزێک لەوە حەز و خولیانی خۆی هەت بۆ بەدیبێنی؟ ڕاستێکی مناڵ هەر شتێکە بینێ تازەیە بووی، حەزەکە هەمووی تاقیکاتەوە. ئێستا من بە کچەکەی خۆمە ئەزانم کە مەسەڵەن ئالەتێکی مۆسیقا بینێ لەدای حەزم لەوەیە، حەزەکەم ئەو ئالەتەم بۆ بکڕی، بۆ یەکڕمەڵێ ئێستا ئەڵێ حەزم لە کەمانە.
کەمانم بۆ کڕیواڵێنە حەزم لە فلوتە یعنی حەزەکە هەموو شتێک تاقیکاتەوە لەبەرەوە هەستەکەم ئێمەش بە هەموو ئەو مەرحەلانەیە تێپەڕێوین حەزمان لە شانۆ بووە حەزمان لە سینەما بووە حەزمان لە گۆرانی بووە بەڵام لە کۆتایی ئیتر وردە هەنگاوە نیت و گەورە ئەبی و خۆتە دۆزیتەوە ئەزانی لە کام یانە سەرکەوتووەبی بۆیە منیش توانیم لە شانۆ لە مەجای نواندنا خۆم ببین باشە پێش ئەوەی کە لەگەڵ گروپی شانۆی باە کۆڕی شانۆی باوا بڵین دەست پێ بکەیت و یەکەم بەرهەمە هەبێ پێش ئەو لەگەڵ هیچ گروپێکی تران نەبوویان هیچ تەجروبەیەکی شانۆیت نەبوو تەجروبەم هەبوو وەختی خۆی لە ساڵی 2009 لەگەڵ کۆمەڵێک تەلەبەی پەیمانگای هونەرە جوانەکان ئیشێکمان کرد بە بۆنەی 8 مارسەوە من لە ڕێکخراوی سیدیۆ ئیشمە کرد پێویستیان بە ئەکتەرێک بوو ئەکتەریان دەست نەئەکەو بە حکمیەوەی کە هەمووی تەلەبەی پەیمانگا بوون ئیتر نەشیانەتوانی لە دەرەوە ئیشکەن موافقەتمان بۆ وەرگرتە بوون کە ئیشێکمان بۆ بکەن بۆ ڕۆژی 8 مارس پێویستیان بە ئەکتەرێک بوو یەکێک لە ئەکتەرەکان نەیتوانی بێ وتیان تۆ بۆ نایی وتم وەڵا ناتوانم وتیان تۆ وەرە تاقیکەرەوە ئیتر یەکەم ئەزمونم لەگەڵ ئەوانە بوو بەڵام شتێکی ئەوە نەبوو بڵم زۆر گەورە بوو یان تەجروبەیەکی گەورە بوو بۆم من کە لەگەڵ کۆڕی شانۆیی بادەستم پێ کرد بەڕاستی قوتابخانەیەک بوو بۆم چکە من بە شێوەیەکی ئەکادمی نەم خوێندووە لەسەر نواندن و چۆنیەتی نواندن و چۆن ئیش بکەی لە بواری شانۆ و دراما و سینەما بەڕاستی من کۆڕی شانۆیی بە مامۆستا هۆرێن منی دروست کرد ڕێز و سڵاوم هەیە بۆی و سوپاسێکە ڕێک ئەوەی کە خۆت ئاماژەی پێکەی کۆڕی شانۆی بە ڕێک وەکو قوتابخانەیەنانت ئەگەر نەشت خوێندبێ ئەتوانی لەوێ فێر ببیت لەبەرەوەی کەسانێکی زۆر بە ئەزمموی تایە و کارکردنی ئەوان ڕاستی جیاوازە لە شانۆە چەند بەرهەمی شانۆیی لەگەڵ کۆڕی شانۆی بایا بووی سێ بەرهەمی شانۆیم هەیە لەگەڵ کۆڕی شانۆی بە یەکێک لە بەرهەمەکانم یەکەم بەرهەمم لەگەڵ مامۆستا هۆرێ نابوو بە ناوی چاوەکەیتەوە لە مەجەستە سەحرا ڕۆح لە ساڵی عادەتەن کۆڕی شانۆی بەوە بە ناوبانگن کە پرۆڤە زۆرەکەن چکە زۆرێک لە دەقەکان لە کاتی پرۆڤەکردنە دروستە بێ دەقەکان لەوێ ئەنووسرێتەوە بۆیە لە ساڵی 2010 دەستم پێکرد لەگەڵ ئەوان لە ساڵی 2011 نمایشی ئەو شانۆیەمان کرد لە ساڵی 2013 هەر پرۆژەیەکی تر هەبوو هی کۆڕی شانۆی با ڕێژەن جەمال دەرهێنەرەکەی بوو ئەچم مناڵێکی تر دروستەکەم هەوڵەیەم جوانتر بێ لە ساڵی 2014 کۆتا ئیشم کرد لەگەڵ محەممەد مستەفا دەرهێنەری ئیشەکە بوو بە ناوی وشکە ساڵی و درۆ ئەو سێ بەرهەمە بەرهەمی ئەکیدێکێک بوو لەو ئیشانەی کە زۆر تازە بوو بۆ ئەو سەردەمە بۆ ئەو ساڵانە لە دوای ئەو ئیشێکی سەرشەقامم کرد لەگەڵ کۆمەڵێک ژنانی شانۆکار کۆبووینەوە لە هەموو ئاین لە زۆرێک نەک هەموو لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی سلێمانی نمایشمان کرد بە بۆنەی ڕۆژی جیهانی 8 مارسەوە لەسەر ئەو ژنانی کە ئەبنە قوربانی دەرهێنانی فرمێسک مستەفا بوو کۆتا ئیشی شانۆیم دوا ڕۆژەکانی بابلۆ بوو لەگەڵ کاک شوانکەری کام لەم نمایش و لەم ئیشانەی کە ئێستا هەمووی ئاماژەت پێکرد کامی بۆ تۆ با بڵێن وەکو تەجروبەیەکی زۆر بە نرخ سەیەکەیت کە با بڵێن لێوەی فێر بوویت ڕاستێکی تۆ هەر ئیشێکی تازاکەی یعنی ساڵ بە ساڵ شتی تازە فێرەبی لە هەموو ئیشێکیشا لەبەرەوەی ئیشەکان جیاوازن هەنگاوی تازە ئەنێ بۆیە هەموو ئیشەکان بۆ من جێگەی شانازیە طبعاً ئەوەی کە دەستپێکی من ئەو ئیشی کە لەگەڵ مامۆستا هۆرێ ناکردم ئەکیت وەکو قوتابخانەیەک بۆ من وابوو یەکێکە لەو ئیشانم کە هەمیشە شانازی پێواکەم هەموو ئیشەکانی ترم کە لەم ساڵانەیە کردومە هەمووی من چکە تۆزە قورس قەرارێم لەسەر ئیشکردن بۆیە هەموو ئەو ئیشانەی کە ئەیکەم خۆم زۆر لە ئیشەکە رازیم
بۆیە ینی ئەو قەناعەتەم لا دروست بووە کە ئیشەکە بکەم بۆیە هەموویان جێگەی شانازین و لە هەر یەکێکیان شتێک فێربووم و ئیستەش بەردەوام لە فێربوونەوە. باش ئەمە قۆناغی شانۆ کە سەرەتاکانی دەستپێکردنی تۆ بوو دواتر هەر لە ناو شانۆ مایتەوە و لەگەڵیشیا دەستت کرد بە هەندێک ڕۆڵبینین لە فیلمی سینەمایی یان قرارە دیاکە ئیتر شانۆ بەجێبێڵی کاتی ئەوەیە کە تەجروبەیەکی تر بکەی ئەزمونێکی تر تاقی بکەیتەوە هونەرمەندانی تر تەبینی بەرهەمی سینەمایی تەبینی. ڕاستی من هەر لەو ساڵانی کە باسم کرد ئیشە شانۆیەکانم کردووە چەند شۆرت فیلمێکیشم کردووە یەکێک لەو شۆرت فیلمانە لەگەڵ کاک هەورازا بوو بەڵێ وەکو نواندن بەشدار بووم کاک هەوراز ئیخراجی کرد ئیشەکە لەسەر مۆزوعی داعش بوو لە ساڵی 2016 لە دوای ئەوە دوو ئیشی ترم کردووە لەگەڵ خەیبەر ڕەفیق هەردووکی ئەو ئیخراجی کردووە هەردووکی هەر شۆرت فیلم بووە دوای ئەوە دەستم هاتمە ئەو سینەما و یەکەم تەجروبەم لەگەڵ محەممەد مستەفا بوو لە فیلمی شینە فیلمیشین زۆر باشە دواتر ئەمەوە سەر فیلمیشین و هەروەها ئەو درامایی کە بەشداری تیا کردووە و پلانی داهاتوو با قسێک لەسەر ئەوە بکەین کە دروستکردنی با بڵێن ئەو باڵانسەی کە تۆ هەم خانمیت و هەم کوردیت با بڵێن بێ بیرمان نەچێ خانم بیت و کورد بیت تۆزێک سەختە ئیشکردن بۆت و لەگەڵیشیا دایکیت و هونەرمەندیت شانۆکاریت هەندێک کاری ڕۆژنامە نووسیشت هەیە چۆن ئەو باڵانسەت ڕاگرتووە و خێزان و با بڵێن هاوسەر کەسانی نزیک چەندێک دەستگیرۆی تۆیان کردو و پاڵپشتی تۆشیان کردووە. ڕاستەکەی وەکو خۆت ئاماژە پێ کرد کە ئێمە لە کوردستانە ژین بۆیە خانمیشین هەموو ئیشێک کە دەستێکی بە ئیشی هوەری بە تایبەتی کاتێکی زۆر باشی ئەوێ ئەو ئیشانەی کە بۆ هونەرمەندان ئەگەر یەکجار سەخت بێ بۆ ژنانی هونەرمەند بۆ خانمانی هونەرمەند دووجار سەختە لەبەرەوەی ئێمە هەم ئەرکی ماڵە ئەم ئەرکی مناڵ ئەرکی خێزانمان لەسرە ئەنج ئەرکەکەی خۆمان جێبەجێکەین بۆیە بوونی هاوسەر و خێزانی کە پاڵپشتیت بکەن لە ئیشەکان تا زۆر زۆر گرنگە منیش خۆشبەختانە هاوسەرێکم هەیە کە لە ئیشەکەم تێ ئەگا ڕێزی ئیشەکەم ئەگرێ من چەند ڕێزی ئیشەکەی ئەوە گرم ئەو دوو ئەوەنە ڕێزی ئیشەکەی منەگرێ و خێزانەکەیشی و خێزانی خۆشم زۆر زۆر هاوکارم بوون و هەمیشە پاڵپشتم بوون و وتیانە بڕۆ و ئاور مێرەوە یەخوا هەر تەمەن درێژ کچێکی جوانی شت هەیە جا خۆشەویستان ئێستا کە هاتین من و ڕووبار خەیاڵی لای ئەوە بوو کە ئەبێ زوو قسەکانمان تەواوکەی زوو ئینتەرویوەکە کۆتایی پێبێنین بۆ ئەوەی کە فریای مناڵەکەی بکەوێت چەند جوانەکە خانمێک ئەبینین لەسەر پێیەکانی خۆی وەستاوە و هەم ئەکتەرێکی دیارە هەم سینەماکارێکی سەرکەوتووە هەم دایکێکی سەرکەوتوشە تۆزێک باس لە ئەزمموی ڕۆژنامە نووسیت ئەەکەم هەندێک ئەزممونت هەیە ئەوە چۆن دەستە پێ کردووە و بەکوێ گەشتویت و ئێستا چیەکەی لە مەجاالەیە ڕاستیەکەی من لە ساڵی 2009 ئەوانە هەشت وەڵا 2008 چوومە ڕۆژنامەی ئاوێنە زۆر حەزم لە بواری ڕۆژنامە نووسی بوو بەڵێ حەزمە کرد فێر بم تقریبان چەند مانگێک لەگەڵیانە بوو بەڵام دابڕام لەگەڵیانە و ڕۆشتمە ڕێکخراوی CTO ئیشم کرد لەوێ ماوەی 10 ساڵ لە CTO ئیشم کرد لە ساڵی 2009 سنتەری میترۆ دامەزرا سنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامە نووسان منیکێک بووم لە دەستەی دامەزرێنەرانی ئەو ڕێکخراوە لەگەڵیانە بەردەوام بووم پێشێلکارێکانی کە بەرامبەر ڕۆژنامە نووسانە کرا تۆمارمانە کرد هەتا ئێستاش هەر بە خۆبەخش ئیشەکەم لەگەڵیانە و بەردەوام خۆت وەکو ڕۆژنامە نووسە ناسێنی نەخێر بۆ لەبەرەوەی بواری ڕۆژنامە نووسی زۆر زۆر فراوانە ئەبێ پاشخانێک و ژێرخانێکی زۆر باش و قوڵ و ئەوە هەبێ بۆیە من جارێ خۆم وەکو ڕۆژنامە نووس ناناسێنم ئیشم کردووە لە دەستگا میدیایەکان راپۆرتم کردووە
ئیشی فریلانسم کردووە بۆیان بەڵام وەکو ڕۆژنامەنووس خۆم ناناسێنم هێشتا نەگەشتوم بەوەی بڵێم من ڕۆژنامەنووس. دەستەکانت خۆش بێ. پلانی داهاتوو چییە و ئێستا سەرقاڵی چیت بەتەمای چیت؟ وڵا ئێستا لەگەڵ هاوڕەکانم کۆمەڵێک ئیش هەیە فیلمی دیکۆمنتاریەکەین بە فریلانس ئیشەکەین بۆ هەنێک لە کەناڵە عالەمیەکان و بۆ کەناڵەکانی خۆشمان فیلمی دیکۆمنتاری بەرهەمەهێنین لە ئێستاە لەگەڵ هاوڕەکانم سەرقاڵی ئەوەم وەکو پرۆژەی هونەریش چەند پرۆژەیەکی هونەری هەیە قسەیان لەگەڵا کردووم بەڵام وەکو ئەوەی بڵم بڕیارم یاوە و ئێستا ئەتوانم لێرە باسی کەم هێشتا نەگەشتوینەتە نەتیجە و نازانم لە کامیانە بەشداریەکەم هێشتا لە مەرحەلەی گفتوگوۆی. زۆر باشە. پرسیارێک کە ئەبێ لێت بکەم لە تەجروبەی شانۆت هەیە سینەمات هەیە و تەجروبەی دراماشت هەیە کامی لە هەر هەمووی تۆ وەکو خانمێکی کورت باڵین خۆتی تیابینیتەوە وەتوانی توانا و تاقی خۆتی تیا بەدی بکەیت و بسەلمێنیت؟ وەڵاهی هەرسێکی ئەو سێ بوارەی کە باسە کرد هەرسێکی هەر نواندنە بەڵام ینی هەر هەمووی بەشی خۆی قورسی و چێژی خۆی هەیە بەڵام ئەوەی کە بەلای منەوە زۆر قورسە شانۆیە شانۆ زۆر قورسە چونکە تۆ ڕاستەخۆ بەربینەرەکەوی وەکو دراما و سینەمانیە من ناڵم دراما و سینەما قورس نییە نواندنیش لە دراما و سینەما قورسە چونکە تۆ ئەو لەحزانەی کە ئەبێ ڕیکۆردیکەی ئەبێ ئەو ئیحساسە بی کە پێویستەکە بەڵام لە هەنێک کاتە ئەتوانی دووبارە بکەیتەوە ئەویش قورسە چکا بێجارێکترە و ئیحساسە دروستکەیتەوە بەڵام لە شانۆ قورسێکی ئەوەیە ئەبێ بە تەواوی دقەکە و هەمووی لەبەر بێ و ئیحساسیش بیت و غەڵەتیش نەکەیت و ڕاستەوخۆش بەرامبەر بینەری چێژەکەی کە کۆتاییت و یتە سەر ستەیج چەپڵەی بینەری گوێلێ بێ بۆیە زۆر زۆرترە ماندوێتی تا حەسێتەوە لە هەمووی قورسترە و چێژی لە لای من زۆرە شانۆ. من زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵ تۆ بووم و گفتوگویەکی زۆر بە چێژمان ساز کرد. سپاس دەکەم جارێک زۆر سپاس بۆ ئێوە هەر سەرکەوتوو سپاس بۆ دەستگای میدیایی کورسات کە هەمیشە پاڵپشتی هونەرمەندان بۆ ماڵی هونەرمەندانە و سپاس بۆ بەرنامە جوانەکەی تۆش.